زادي صمتني بو اوي بيانو اي بقى من اجريني بو اوي بيانو. خۆشەویستانی بەرنامەی بەزمەکانی گەڕیان لە ڕادیۆی گەڕیان سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست. خۆشحاڵم دوو هەفتەی زێڕین پێشکەشەکەین لە بەرنامەی بەزمەکانی گەڕیان لە ڕادیۆی گەڕیان. ئەو ژەمانەیە هەموو ناوچە جوانەکانی کوردستان هەرچەنە بە 6 بەرنامە پێم وایە کۆتایی نایەت، بەڵام من سوپاسی بێپایانم بۆ بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەر کە پاڵپشتیان کردی بۆی کە ئێمە بتوانین 6 بەرهەمی ناوازە تۆمار بکەین، ینی ئەمڕۆ و ڕۆژانی دواتر بۆ ناوچە جوانجیەکانی کوردستان لە ڕۆژهەڵاتەوە هەتا ڕۆژاوە و هەتاکو باشوور و ئەگە بکرێ باکووریش لە جارەکانی داهاتوە. لە ئێستاە ئەمڕۆ یەکەم بەرنامە دەست پێکەین بەزمەکانی گەڕیان. من ناوم ئەمڕۆ بەزمەکانی موکریان یا ڕۆژهەڵات بۆکان، ئەو بەزمە خۆشانی کە بەڕاستی ئێمە چەندین ساڵە ئێمە خاوەنی چەندین خامی میلۆدی زۆر زۆر جوانین بەداخەوە ئێستا بینین لەم سەردەمی تەکنۆلۆژیایە هەندێک گەنج پێیا بۆ چێ میلۆدی خامانە نێشێوێنێت زۆر جا بۆ ڕیکلام بەکارێن، بۆ ڕیکلامی برنج، بۆ ڕیکلامی شتی سەقات. تکایە بۆ خاتری خوا دەستکاری مقەدەساتی هونەری کوردی مەکەن، دەستکاری ئەو هونەرە خامە مەکەن. وەکو ئەو گەنجە جوانەی کامڕە لامانە کاکە سمکۆی میرزاپور بزانە شەو ڕۆژ یعنی لەسەر کتێب یعنی شعرەکەش دەستکاری ناکە، لێرە ساهەیە کەلیماتەکانیش غەڵەتەکە بۆ خاتری خوا ئەچێک میلۆدیەکە تێگەیات، ئاوازەکە تێگەیە. ئەمڕۆ ئەچینە لای بەزمەکانی ڕۆژهەڵات موکریان و بۆکان و ناوچە جیاجەکانی ڕۆژهەڵات لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کە ئەمە زەحمەتی کێشا بۆ دووەم جارە. من پێم وابێ بە 10 جاری تر وەکو خودی خۆم تێر لە دەنگی کاکە سمکۆ تێر نابم بەڕاستی. کاکە سمکۆ گیانەیە خۆ بەخێر بێ. سڵاو هەیە بۆ جەناب و کاربەدەستانی و بەرنامە جوانە و بەرنامەی گەڕیان و بۆ بینەرانی لایڤ و بیستەرانی عزیز و خۆشەویست دووبارە سپاس دەکەم کاک بورهانجان بۆ بانکێشت. من سپاسی کاکە سمکۆجیانەکەم و هەروەها زۆر بە گەرمی بە خێراتنی کاکە ئەیوبەکەم کاکە ئەیوبی ئەتوانم بڵێم بەردی مناغی کۆمەڵی هونەری میلی لەو ڕۆژووی کە لە باشوور بۆ لەگەمانە یەک ڕۆژ نەبووە ئەو بێبەشمان بکە لە 150 ئاوریشمی کاکە ئەیوب وەکو باسم کرد ئەویشتی بۆردەکە ئەوە نە بە ڕەسەنایەتی بەکارێنێ کە پێم وابێ حەز ناکەی و ئامێرە وەکو ئامێرەیە کە زۆر جار زۆر بە شێوازێکی نەخوازراو بەکارێت. کاگە ئەیوبجانە خۆ بەخێر بێتەوە. من پێم خۆشە ئەوەنە تامەزوی بیستنی دەنگی کاکە سمکۆ و گۆرانی خۆشانم بچینە لای یەکە میلۆدی دواتر دەمەتەقیەکانمان باسەکەین و ئەڵین لەبەر چی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەر سپۆنسیرەوەی کردو کە ئێمە بتوانین 6 بەرنامە ڕیکۆرد بکەین بۆ ئەوەی 2000 ئەمە بێ بە بناغەیەک بۆ هونەری ڕەسەنی کوردی بمێنێتەوە وەکو ئەرشیفێکی نەتەوایەتی. ئەچینە لای یەکە میلۆدی لە میلۆدە جوانەکانی پێم وابێ حەسەن زیرەکە زۆر خۆشحاڵم. ساڵیادی لەدایکبوونێتی و دوێنێ بڵێتەوە بزانم دوێنێ بڵێ ساڵیادی لەدایکبوونی حەسەن زیرەکی نەمر ئەو زیرەکەی هەر ئەو ناوە بەسەکە بڵێ زیرەکەی تر هیچی ترمەنی پاکی سڵاو. Aman aman hayda hayda غمزدەی خۆتم نیشانەی غمزدەی خۆتم نیشانەی تیری موژگان مەکە عاشقی ڕوتم
عزیزم تیر بارانم مکن چیم لبرو دوام چیم لبرو دوام پابندی زلفم لیم گرم لیم گرم کافریش خم بقبلی کافریش بقبلی خود مسلمان مکان امان امان هیدا دیدا أنا ومري وأنا ودي ودي أنا ومري وأنا ودي ودي تراح ما يدايك توي ومندي وي وي جان راح ما يدايك توي ومندي وانا كاني تزري جتاوى روحي شيرينا ورا 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 مرقد نبينا ورا 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 لن يصاب الأغضايا وبورجك ديارا لن يصاب الأغضايا وبورجك ديارا جنبك خيال أو برجال غمض منبارا أيوي ندوري بالايتو أنا سمسوارا باوانا كاني نزري جتاويا روحي شيرينا ورا 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 مرقد نبينا ورا ورا ورا
ننوشتي مالايا ندو عيساي تهيت يا بفريا درد نقاي اي وي جنبات يا بفريا درد من قاي هوانك راي دزرين قتا هوانك راي دزرين قتا أفضل يا أفضل يا تاور الشيء ورا والخوش ورا تاور الشيء ورا والخوش ورا روحي شيرين ورا 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 مرقد نبينا ورا 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 روحي شيرين ورا 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 یاخوا هەر بژین دەم خۆش دەست خۆش سپاس بۆ کاکە مامۆستایە. ئەیجوان یاخوا بۆ دوعا بن کە کاکامی تایر بوو نووسیۆلە سڵاو لە کارمەندایان ڕادیۆی گەڕیان یاخوا ماندوو نەبن چای وتان ماچەکەم بە خێراتنی ئەو میوانە جوانانە ئەکەم بەڕاستی ئەو دەنگە ئارامیە بەخشێت سپاس تێمان خۆشەویستێکتە پرسێتی ئەڵێ ئەو هونەرمەندە چێە قوربان کاکە توانەجیانەوە کاکە سمکۆی میرزاپورە دەنگێکی ڕەسەنی زۆر جوان کاکە شاد کەمال بەقەدەر هەموو کۆمنتەکانە دنیایە گوڵ و ڕۆح و خۆشەویستی ئەمەش بۆ تۆ کاکە شادجیان زۆر زۆر سپاس دەکەم کاکە توانەجیانەوە کاکە سمکۆی میرزاپورە دەنگێکی ڕەسەنی کوردەواریە کاکە ئەحمەد گۆران خۆشەویستان کاکە شاد کورد نیوز سواسانەکەم بەڕێزان هیوادارمە کە سەو لای خۆیەوە ئەم لایڤە شێر بکە بۆی زۆرترین بینەری هەبێ هەر بۆ زانینتان سبینێ کە ئەکاتە ڕۆژی دووشەممە ئەچینە لای بەزمەکانی گەڕیان بەزمەکانی ناوچەی لەیلا خوسنەی خۆشەویست بە دەنگی پەیام ڕۆژهەڵاتی ئەو دەنگە زوڵەڵە سوناییە با جۆشان لە هونەری کەلوڕی بێ سبینێ بۆی بزانین هەموو ناوچەکانی کوردستان پڕاوپڕن لە میلۆدی جوان وەکو میلۆدیانە تکایە میلۆدیانە بپارێزن ئێمە بۆیە ڕۆشنبیری دیارە متمانەی بێمە کرد بۆی ئەم 6 سەعاتە ئێمە ڕیکۆرد بکەین بۆ ئەرشیفی نەتەوایەتی ڕۆژگە لە ڕۆژانە بێ بچینەوە سەر ئەو میلۆدیانە جارێک تر نەوە بە دوایەوە بجۆزینەوە ئەچینە لای ڕێکلامێک ئەگەڕێنەوە خزمەتان پاش ناوبڕێکی زۆر کەم دەنگی هونەرمەندان بۆ تۆ دروست بوو ئەی زادەی سەڵبەتی ئەی بۆ ئەوەی بیانەوە ئەی بە ئێمە نەگرینی بۆ ئەوەی یادی جاران سەردەمی زێڕینی هونەر سەردەمی زێڕینی هونەر ئارامی دڵەکان تەنها ڕادیۆی گەڕیان ڕادیۆی میلی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەنجان گەرەتەوێ کاتێکی خۆش و ساتێکی ئارام بەسەربەری جۆ لە ڕادیۆی گەڕیان بگرە چۆن لایە سەفایر بووی لەمێر بووی قایەت ئاوایە هاتەیە وایە عەزیزم یاری دوروێ وڵایە گەردەتانەوەی کاڵا بازرگانیەکانتان زیاتر بناسرێت ئەوە بێد و دڵی ڕادیۆی میلی گەڕیان هەڵبژێرن بۆ ڕێکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 لو كان يدنجي الصاددي الله الله زمزمة شريكي خانم خازدي لو ضلوا شما شل سرشينا زولتي شلشينا لالبم اقري كردوا شول بدري في ماندا روشمان كردوا ڕادیۆی گەڕیان دەنگی ڕەسەنی هونەرمەندان خۆشترین گۆرانی ڕەسەنی کوردی تەنها لە ڕادیۆی گەڕیان ڕادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان بۆ تۆ دروست بوو ئەی زادەی سەڵبەتی ئەی بۆ ئەوەی بیانەوە ئەی
خۆشەویستانم خۆشحاڵم گەڕامەوە خزمەتان دوای ناوبڕە دیار لە ناوبڕەکەشە جۆمان لە دەنگێک بۆ ڕیکلامانی کە گوێتان لێبێ یا و فاسیلانە ئەوە کەسێکی هونەرمەند بەڵام خاوەن بەهەرەیەکی زۆر تایبەت خاوەن پێداویستی تایبەت نابینایە بەڵام ئەمەە خۆشەویستی هەیە بۆ ڕادیۆی گەڕیان هاتووە فاسیلانەی بۆ ڕادیۆی گەڕیان دروست کردووە من هەردوو چاوەکانی ماچەکەم سپاسی کاکاوە کوێستانیەکەم کە خاوەن پێداویستی تایبەتەوە ئەمەە ڕادیۆی گەڕیانی خۆشەوەیە کۆمەڵی لە فاسیلانی دروست کردووە لەگەڵ ئاوێتی کردو لەگەڵ دەنگی ماملێەوە هونەرە ڕەسەنەیە سوپاس یەکەم جاری ترە گەڕێمەوە لای کاکسم کۆی خۆشەویست کاکسم کۆجان من هەموو جارەکەم سپاس دەکەم کە ئامادەبوونەکە کاکەیوە هیوادارم بێبەشمان نەکەی لە میلۆدی خۆشەکانی ناوچەی موکریان و حەسەن و ماملێ و ئەو هونەرە جوانی کە هەیە بۆی کە ئێمەش بین بەگوێی ئەو خۆشەویستانەیە دوای کۆمنتەکان یەک بێگوڵامتان ئێمە خۆشەویستان حەزەکەم زۆرترین گوێبیستی ئەو میلۆدیە جوانانە بن ئەو دەنگە ڕەسەنە ئەو ئاوازە جوانانە بە یەکەوە چینە لای بەرهەمی تری کاکەسم کاکەی چاوەڕێ یاران بێم غەریبم لە شارەوانێم کاکەی چاوەڕێ یاران بێم غەریبم لە شارەوانێم تاکەی غەم هەڵکێشیوان بێم چاو بە گریە و گریەوانێم تاکەی غەم هەڵکێشیوان بێم
چاو بە گریا و گریەوانەیە گرنم دیتیاوایە عزیزم بڕۆ بۆ خۆت سەڵامەیە گرنم دیتیاوایە عزیزم بڕۆ بۆ خۆت سەڵامەیە دیدانی یارایەن عزیزم جاناکەوتا قیامەیە دیدانی یارایەن عزیزم جاناکەوتا قیامەیە دەبڵا من بێمرێم وەرا حەیران بەوێ باهایانێ دەبڵا من بێمرێم وەرا حەیران بەوێ باهایانێ قبرم هەڵکۆڵێیان وەرا حەیران بناوی دارێ قبرم هەڵکۆڵێیان وەرا حەیران بناوی دارێ دەبڵا من بێمرێم وەرا حەیران بەوێ هاوینێ دەبڵا من بێمرێم وەرا حەیران بەوێ هاوینێ قبرم هەڵکۆڵێیان وەرا حەیران لە شانێشینێ قبرم هەڵکۆڵێیان وەرا حەیران لە شانێشینێ عەقڵێم ڕۆیی عومرێم فەوتە پەیدایان نابەر لەینایە ڕۆژێک قەولایانم دایە داتێ شاوێیە لە ژوایانمدایە قەولی دێرۆ وعدای خینەف هەمووی تەفرایە و ئاگایە تەختەیە دسووتێ بابایان شێوە و ئەوە شەرت و وەفایە عەقڵی بردووی و بشێتی کردو شێوایان دوومیە و جوایانایە قەولی دامێ بێتایە ژوانێ بەزیایات نابێ و جوایانایە چاوەیەم خێل بوو لاقەیەم شل بوو شەو بایە سەرچوو بایایانایە بەختێیەک سووتێ و بابان شێوە و ئاوایە ئەحد و پەیمایانایە
یاخوا هەر بمێنن یاخوا هەر بمێنن هەر بژین سپاس بەوە دەنگە خۆشە زۆرە پرسنەوە و ژەنیارە بەتوانەیە ئەڵێ هەر سایزەرەکە چی لێکات کاکەەوە سایزەرەکە هەر ئەسپی تاری پێکە سێتاری پێکە کەمانچەی پێکاوە کاکە ئەیوبە ئەڵە ناوی چییە؟ کاک ئەیوب بە ناسرااو بەیوبی ئەیوب بۆکانی ئەیوب سلێمانی ئەیوب کوردستانی هاوڕێی خۆشەویستمانە ئەندامی کارای کۆمەڵی هونەری میلی کوردستانە یەکێکە لە ئەندامە دەسۆزەکانمان کاکە جەزا جەمالی هونەرمەند و دوورەوڵاتمانەوە دەستان خۆش بێ کارزان فاروق لە تاراوگەوە هونەرمەندی خۆشەویستی هاوڕێمان دەستخۆشی نردووە کاک چۆمان و کاکە سامانی زەڕەنگەر هەموو ڕێزسڵاومان هەیە هاوڕێی حاجی ئەڵێ ئەشەنبی لا ئەو سایزەری شێت کردوارە وەڵا وایە قوربان ئەوە هەر بەڕاستیە کاک ڕەفعەت گەرمیانی خۆشەویستی هونەرمەندی ئەتوانم بڵێم شارەزا لە بواری هۆرەیە شارەزا لە بواری هونەری گەرمیانیە کاک ڕەفعەتی خۆشەویست سڵاو ڕێزمێ بووی خۆشەویست ساوەکو باسم کرد سبەینێ هەمان کات و هەمان سات یعنی واتە لە کاتژمێر و بەرنامەی بەزمەکانی گەڕیان بەزمەکانی سنە و لەیلا خە بەدەنگی پەیام ڕۆژهەڵاتی ڕۆژی پێنجشەممە تایبەتە بە هۆرەی کوردەواری لەگەڵ هونەرمەندی دێرینی کورد جەبار حەیدەری و هەروەها ڕۆژی یەکشەممەی داهات و هونەرمەندی میلی ئاراز محەممەد هاوکات هونەرمەندی خۆشەویست ئازاد کەلهوڕی ڕۆژی دووشەمەی داهات و هەموو لێرە لە بەزمەکانی گەڕیان میوانن و چەند هونەرمەندێکی ناوداری تر هیوادارم توانین هەمومان سود لەو میلۆدیە جوانانەوە بگرین وەکو خۆشەویستێک پشگیری کردبووم میلۆدی ڕەسانەکان کفرە بیشێوێنی یعنی گوناحە گۆرانێکی میلۆدیە حەسەن زیرەک بێنی ئێستا بکەی بە گۆرانێکی ڕاپ یعنی هەر نابێت کفرە و شتێکە نابێت دەستکاری بکرێ ئەگەر ئێڵیتەوەکو خۆی ئەوە کاکە سمکۆ بینی ئەو میلۆدیاناڵێتەوە تەنانەت هۆنراوەکانی پێ بۆی غەڵەتی تیانەکە ئەو کاکەوی گژ ماشەڵا هەروەکو چنین چۆن فەرشێکی کاشانە چنی ئەوە مۆسیقاکەی بۆ چنێت من سوپاسان ئەگەم کاکسم کۆجیان تۆ دیارە زیاتر لەگەڵ ئەو میلۆدیانەیە خۆتی لاکەکەی وەڵاهی ئەوەی کە زۆر خەریک بووم تا ئەوانم کۆ کردوتەوە هەنگانەوە بەتە بە یارمەتی یەک دوو برادری ئێرانیم دەستیان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر هەمانجیشتان هەیە کاکە ئەوبی تر پێویست ناکە هەر خۆی کە ئەوە یەکسەری بۆ جوڵانەوە ئەسە دیارە تاحویل بۆ بۆی تر ئەوە دیارە هەرەوەیە خۆشەویستی کاکە ئەوب منەزانم بێکەوە ئەو تەنسیقە چۆن دروستە بێگەر ئاوێتە بی لەگەڵ ئاوازەکان ئەیتر هەر حەزەکەی میشە گوێت لێبێ من ئەمەیە شتێک باس بکەم ڕێز و سڵاوم بگەێنم بە یا بە خۆشەویستان بڵێم دڵنیام بکەمەوە کە دڵشادی سەڵاداودە بەداخەوە ئەتوانم بڵێم میراتگیری قەتار و ئەڵاوەسی و خورشیدی و خاوکەر ئەتوانم بڵێم ناسنامەی هونەری ڕەسەنی کەرکووک کە تووشی جەڵدەی دەماغ بووە زۆر بەداخەوە کوڕەگەنجە ئەنێ و کوڕە 25 ساڵەی کە ئەتوان بڵێم ئێستا سەفیری مەقاماتە لە کەرکووک و لە گەرمێنە هیوای تەمەندرێژی بۆ خوازم خۆی گەورە شوای بە لێرەوە سواسی بێپەیانم بۆ ڕێکخراوی مرۆوی مام کە یەکسەر چوون بەهانایەوە ویستیان لە باشترین نەخۆشخانەکان چارەسەری بکەن نەخۆشخانە ئەنۆشێخە وەرتا ئێستا سامل لەناو بەنامی ڕاستەخۆیان پەیوەندەکانە بۆیە داوای لێبوردنەکەم دوای وەڵامێمەوە کە نێبیگەن ئێوە بۆ چارەسەر و بۆی نەشتەگەری بۆ بکەن سوپاسی ڕێکخراوی مرۆوی مامەکەم کە چوون بەهانای مام شکر خەیاتیشەوە کە ماوەیە کە ڕێزە هونەرمەندانەگرن و ینی بۆ هەمووی چێشەگیری وتەکانیان لەسەر خەتن زۆر سوپاسی ڕێکخراوی مرۆوی مامەکەم وە سوپاسی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەرەکەم کە لەم کاتەیە ئەوێتە ئەوکاری هونەرمەندان بکە ڕادیۆی گەڕیان خۆتان نەزانن لەسەر ڕادیۆکی ئەهلی سەربەخۆیە لەسەر تواناکانی خۆمان هەژدە کارمەندی خۆبەخە شەو ڕۆژێریشەکە بەبێ موچە بێ بەرامبەر بێ پارە بێ هیچ شتێک بێ هیچ زات خۆشتان ئاگادارن وابزانام تەنها یەک ڕێکلاممانە بووم بە ماوەیەکی کەم ئێستا ڕێکلامیشمان نییە بۆیە داوا لە خۆشەویستانەکەین ئەگە پشگیری ڕادیۆکەمانەکان ڕێکلامەکانیان بهێن بۆ ڕادیۆ میلی گەڕیان بۆ ئێمە بتوانین خزمەتی کلتور و هونەری نەتەوەکەمان بکەین سوپاسی زۆر بەڕێز وەستا حەسەنەکە کە ئەندامی سەرکردایەتیشێتیە کە لە هەمان کاتە بەڕێوەری ئاسایش سلێمانیە وەکو هەستکردنیەک بە خۆشەویستی خۆی بۆ تواناکانی ئەم خۆشەویستانی کە لێرە مادوونە ناسانە ئێمە لێرە لە ڕادیۆ گەڕیان خۆشەویستی بڵاوەکەینەوە گۆرانی بڵاوەکەینەوە لە بری ژاوەژا و نەخۆشی و ناخۆشی و قەیران ئەمانە دڵی هاوڵاتیانمان لەم قەیران و تەنگانەیە خۆش بکەین لەبەرەوە سوپاسێکین کە بە هەوڵەکان ئێمەی زانی و سەردانی کردین پاڵپشتی و شتیوانی خۆی دووپات کردەوە و هەروە سوپاسی پارێزگاری سلێمانیەکەم کە دوێنە شەوی ڕاوەدوو بەنامە ئاگاداری کردومەتەوە ئەوش لەسەر داوای خۆشەویستێکەڵە کاک جەزار ڕادیۆکەتان بکەن بە ئەپلیکیشنێ بۆ ئێمە بتوانین لە ئەوروپاوە بیبینین
ئەو بەڵێنیاوە کە پشتیوانیمان بکە بۆی بتوانین ڕادیۆگەمان بکەین بە ئەپێک بۆ هەموو کوردێک لە ئەوروپا لە هەر شوێنێکی دنیا بێ گوێبیستی ڕادیۆی گەڕیان بێت. سپاسی بەڕێز دکتۆر هەواڵەکەم بەڵێنەوەی یاوە سەردانمان بکە حەزی کرد خۆی بێت ئێرە ببینێت و ئێوە ببینێ لەبەرەوە من سپاسی هەموو کارمەندە ماندوونەناسەکان کاکە دابان و خاتوبانە و کاک بورهان و هەمووانی کە لێرێشەکەن کاک ڕێباس کاگەیوبی خۆشەویست هەموو ژەنیارەکان کە هاتوونە تێرە با من زۆر کاتان نەگەم حەزەکەم بچینە سوپاس کاکە جەزاجیان وەڵی ماندووبوونی من لە پێناوی دڵخۆشکردنی کوردانە لە هەر شوێنێکی دنیا بێ لە هەر شوێنێک کورد هەبێ حەزەکەم دڵی خۆش بێت کاک سەکۆجان ماندووبی بە دوایەکیشا بۆیە من لەجا بەجارە و ناوبڕانە خزمەتکردن و بۆ دڵخۆشکردنی بەڕێزان ئەمە ماندووبوونێتیمان نییە هونەرمەندی من دایمە ئەڵێم حەسەن زیرەشێک خۆتان زان چەند گەڕیدە بووە ینی گەڕاوە دێ بە دێ شار بە شار بام پەیوەندی وەرگرم ئێوە تۆشە دیارە هەموو هونەرمەند دەرەوە هەیەکەی بەخشێت حەزەکە دڵی خەڵک خۆش بێ هونەرەکەیەتی وەکو حەسەنی نەمر کە دوێنێ ڕۆژێ دایکبوونی بوو کاکێ من جان سڵاو لێ بێ لە سلێمانی و پەیوەندێکمان لەگەڵایە کاکە هێمن سڵاو ڕێست چۆنی مامە جەزای گوڵ و دڵ هێمن جەمالی لەگەڵ کاکێ من جەمالی خۆشەویست و هاوڕێمان کاکێ من جەمالی پۆلیسی 104 و پارێزەری سەرماڵی هاوڵاتیان کاکێ من قوربانە بم حرمەت و ڕێزم هەیە بۆتان دەستخۆشی و بەرنامە جوانتان لێ چاو ماچەکەم کاکێ من جان حرمەتم هەیە بۆ یەک بەیەکتان زۆر زۆر سپاس بۆ تۆی گۆڵ کاکێ من جان قوربانە بم چاوتان ماچەکەم کاکێ من هیچێک لەوانە خۆشی دەنگی خۆشە و هەمیشە لای بکاتەوە و هیوادارم لە بەرنامەی یادەوەری هونەرمەندانە لەگە کاکە جەلال گۆڵەیە جارێک لە جارەکان میوانی بەرنامەکانمان بیت من لە خزمەت ئەنام چاوتان ماچەکەم زۆر سپاس هیچ پێشنیارە ڕەخنەیەکە نییە بۆ بەرنامەکەمان بۆ ڕادیۆکەمان قوربانە بم گۆرانیەکی مامۆسای نەمر و خۆشەویست کە لە دڵا زین و ئەحمەد شەماڵتان پێشکەشەکەم فەرموو کاکێ من گیان فەرموو ئەوی باران بارانە دەبای ئەرێ باران دەیدا لە گۆانەی پیرێ عوزاران پیرێ عوزاران هەنا سەکای من بەگاردە لول بێ هەنا سەکای من بەگاردە لول بێ لە لای خودای خۆم دوعایم قبول بێ دوعایم قبول بێ ئەترسم بمرم بەسلای زستانێ ئەترسم بمرم بەسلای زستانێ قەل و دڵ بێم خوا کەس پێم نەزانێ کەس پێم نەزانێ پێشکەش بە هەموو هاوڕێیان و هەموو خۆشەویست زۆر سپاس کاکە هێمن جان چاو ماچەکەن دنیا ڕێزمان هەیە بۆت حرمەت و ڕێزم هەیە بۆ یەک بەیەکتان زۆر سپاس دەکەین قوربان چاو ماچەکەم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک زۆر زۆر سپاس جانەکەم کاکە جەزا جەمال سپاس بۆ کۆمنتە جوانەکە و بە قوربان کاک محەممەد ساری مەڵە گوڵ گوڵ مامە جەزا سپاس دەکەم خۆتان گوڵم برا گەورەکەم کاکاروانی نەی کاکاروانجان باوەڕتانە بێ هەفتەی پێشوو ئەم ژووریان پڕ کرد لە هونەر سێ هونەرمەندی زۆر زۆر خۆشەویست وەکو ئێوە هەر ئاواوشێک کاکە کاروانی نەی کاکە پەروەرجاف کاکە ئەحسان زیرەک هەر من توامەوە لەگە میلۆدیەکانە کاکاروان تۆ بە قورعان نازام چی بڵێم من ئەڵم ئەو چاوانە و ماچەکەم کاروانی برام کاکە ئەحمەد خۆشناوەتی ئەتوانم بڵێم نازام ناوی بنێم دیزاینەری پەیجەکەمان بەڕێوەبەری پەیجەکەمان گۆرە نازان پەیامنەری خۆبەخشی پەیجەکەمان ئەو کوڕەمان دوونە ناسەکەمان ئەو کوڕەکەی ڕادیۆی گەڕان کوڕی خۆشمە بەخوا فەرقی نییە من هەر لێکە قساکەین لەگەیەکە ئەو بەم نەڵە باوکە من ژڵم کوڕی منە فەرقی نییە سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست کاکە ئەحمەدی خۆشەویست هەر لێرەوە هەتاکو لای قەڵای هەولێر هەتاکو لای شارە جوانەکە لای قەڵاو منارە قوربانی تۆ هەولێرەوە تاکو سێمانی دەستە مازەکەم و سایمانەکان مازەکەم بەکەراتنیان دەکەم زۆر زۆر سپاس بۆ برایانی کۆنتڕۆلی سواز بۆ تۆ بە قوربان قوربانی تۆ مەڵا مامە جەزا بەرنامەی پێشتری کاکتم کۆ میوانت بوو ئەرەوەڵا داوام لێ کرد گۆرانیەکییان ئاتا قەرەداغییان بەهزەت یەحیا گوتی بەرنامەی داهات ئینشاڵڵا جارێ دڵمان نەستێنێ باشکم ئەمە خوایە ئەڵە بەرنامەی داهاتوو نابێ کاکەی بەڵام دڵیان نادڵی تۆ بشکێنەوە مشکلێ لە خزمەتی دایم بەرنامەکەی ئەم ڕۆژن تایبەتە بەشی مکریان بوو بەش مەزموعەی شکەمە داوا لێ بردوونەکەی ئێمە ئەزانی کاکە ئەحمەد چۆنە کە دوێنێ وتمان ئەم بە زمانی گەڕیان خۆشە بڵاو کردوێتەوە نووسیمانە بە زمەکانی مکریان ئەمان یەکسەر دەدوێنەوە پرۆڤیان کرد لەگە کاگەوی بە ئەو چی بۆردە دیارە هینیەکەن سکوێنسەریەکەن بعدە لە میلۆدەکان دیار ئەوانە جان باشکم هەر شتێکی لەبەر بێ پێشکەش دەبێت کاکە لە پەیجەکەی خۆی بە
گۆرانێتی بازدەتم باش ئەڵە لە پێجەکەی خۆشی بێت کە کاتێک ئەوە دڵنیا بە من تەکلیفی لێکەم و ئەوڵین دڵی تۆ نشکین لەبەروی تۆ زۆر دەسۆزی بۆ خۆمان زۆر سپاس خۆشەویستان من سپاس بۆ پەیوەندی خۆشەویستان و هاوڕێیان حەزەکەم چینە لای گۆرانیشی زۆر خۆشی کاکەسم کۆجان بزانین چیترە بیستین ئەمڕۆ صبح بناكني تايا بنوايا شو بدل نقري بكل نقري برينا درختي باخي عالم تايم وقيا بيكشور بيكسوز بيقدم صلبتل نقري أمان 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 دردي دل بوچه بيان كم دل كنالا بيتوا دردي دل بوچه بيان كم دل كنالا بيتوا او قروي تو يتيتم بيتو جينا بيتوا بفري بفرا باربي باي وعد خدنا تيتوا اي خدا كنجي عزيزي او ضلاي من ديتوا اي خدا كنجي عزيزي او ضلاي من ديتوا درماني سر زنجي برين داري منا وقتي دل زنجي ببيتو هر اواياري منا ديتني ريغاكي بود تاوي جوباري منا تاكل دورم عزيزم شي ونتكاري منا تاكل دورم عزيزم شي ونتكاري منا تاوكانم بس يا غربة بيروا شون بجيب آخر عزيزم تولوي ومن روا شون بجيب آخر عزيزم تولوي ومن روا دختر دلم مشکن طبیق وانا بواش بجنی باریک لمزیزا نتکفر مسکی گایش لدنیا خوشی نایت بدبخت و تارا رایش اره لیده بر هل بین دزا لیده بر هل بین بر هل بین و بر هل بین بر هل بین ای خام هنایا بر هل بین و بر هل بین بر هل بین ای خام هنایا هر دروی دکرایا گلیشی
هەڵبێنە مساري سلطاني شمويا ونايا مايا دزنا شيل الورد يا قرب سلاني تنقر مايا اختي خوموني وايا بتعقيدك يا مايا ارلي دبر هالبين او زالي دبر هالبين بر هالبين او بر هالبين او بر هالبين اي خاملايا هر دارو يذكرايا كل شيء ممنون بدومات بوكر دايا ارني دبر هالبين او زالي دبر هالبين بس دا يستودع من شيخ وملام كاو بس دا يستودع من شيخ وملام كاو أرهوي بالا برز قردي الحلالا أرهوي بالا برز قردي الحلالا ما تشيلك ورماد بو من حلالا ما تشيلك ورماد بو من حلالا شرطي دلداري صندا وبوابم شرطي دلداري تولا عيش نوش من لا غباري تولا عيش نوش من لا غباري من هەیە لە خزمەتی خۆشەویستان نابین ئەوەش وڵاتەکەی ئێمە ئێتر تا ئێستا قەیران بە دوای قەیرانە بەڵام ئێمە بەردەوامین ئێمە خۆی لە ئەساسەوە بەرنامەکەمان لە پێناوی تەحەداکردنی قەیرانەکانەیە کوردستان دوای بەداخەوە دوای ئەو بوو بە 30 ساڵی ڕێک دوای 30 ساڵ بەدەستێنانی ئازادی ڕزگاربوومان لە ڕژێمێکی فاشی بەداخەوە تا ئێستا قەیرانەکان تێناپەڕێنین هەوڵەین ئینشەڵا بە ئومێدی خوا بەشکم حکومەتی هەرێم هێدی ئەو قەیرانە نەشتیە پەڕێ ئێمە بەیەکەوە بەرەنگاری کۆرۆنا بینەوە بەرەنگاری قەیرانی بێموچەیە بینەوە چواردەمان هەمووی دوژمنە بەرەنگاری دوژمنەکانمانە بینەوە بەڵام ئێمە هەر بەردەوا بین خۆی لە ئەتوانم بڵێم لە بناغەوە دامەزرانی ڕادیۆی قەیران ڕادیۆی گەڕیان بۆ تەحەدای قەیرانە بۆ لەم قەیران باوەڕتانە بێ بۆیە ئەگە بژنم ڕادیۆی قەیران لە زەمەنی قەیرانە دامەزرانی یعنی ئێمە هات ئێمە لە سەروبەندی کرۆنا ینی ئەو کاتی کە مەنعتە جەول بوو هاتوچۆ قەدەغە بوو هاتنە دەرەوە قەدەغە بوو ئێمە لەو کاتەیە ڕادیۆی گەڕیانمان دامەزران ئەگە بژێن قەیران ینی هەر ناحەقم نییە چکە لەناو چەقی ململانی و لەناو چەقی نەهامەتی و نەخۆشی و ناخۆشیە هاتی نائاراوە لە پێناوی چی ئەوەش ئێمە هەفتانە ئەم گروپی کە ئێمان بینن کۆمەڵی هونەری میلی بە درێژایی 8 ساڵی ڕابردوو لە کاتی شەڕی نەخوازراوی داعشە لە کاتی ئەو هەموو نەهامەتی کە هەبوو لە وڵاتمانە ئێمە نەوەستین ئێمە هەر بەردەوام بووین هەموو هەفتەیەک چالاکێکمان پێشکەشە کرد کۆمەڵێکی زۆر لە دۆستان و خۆشەویستان و
هونەرمەندان و ئەدیبان ئاهاتن لەناو ئەو دانیشتانی ئێمەیە دائەنیشتن و ئامادە ئەبوون چەندین هونەرمەندی گەورەمان بەسەر کردەوەکو مامۆستا کەریم کابان و شکور خەیات و حاجی مەچی و زۆر زۆر لە هونەرمەندان هەموو کات خەڵکی ئەم شارە چاوی لە چالاکیەکانی ئێمە بوو ئەو کاتێک کۆرۆنا هاتە ئاراوە ئێمە ناچار بووین بیر لە شێوازێکی تر بکەینەوە ئەم ڕادیۆمان دامەزران بۆی کە پەیوەندی ئەمە و جەماوەر نەبچڕێت هیچ نەبێت لە ڕێگەی لایڤەکانمانەوە لە ڕێگەی پەخشی FM لەسەر شەپۆلی 94.1 بەردەوام بین لە خزمەتکردنی هونەری نەتەوەکەمان دیارە کێشەی کارەبا دەسەڵاتیە بەنیە ئەگەر چار نەبێ ناوبڕێک ئەچین جاوەڵاوە زۆرم پێخۆشە خۆزگە لەگەڵ تارەکەی منە ئەو هەر مادەم وایە ئەگەر کاکە سمکۆ فەرمیە ئێمە ئەوکو باسم کرد ئەگە بژم قەیرە سێگە خەی ناکە هەر باشتر پێم خۆشە تاوي في القتال بلبل براي هردرد داخو حسرتا هردرد داخو حسرتا Çapra sine pra Çapra sine pra Dulben dulben çavre Ay Khuda dil şudai Ay Khuda dil şudai سنگرانو زحمتا زحمتا یاخوا دەمە خۆش بێ ئەو چوومەوەی خۆم ویستە بڕم بۆ بەستێ بەسوودم بە مادەم کارەباتەوە خۆشەویستانەوەش هەروەکو باسم کرد ناقمە بڵم ڕادیۆ قەیران ئەو هەموو قەیرانەکانە کە خۆتان نەیبینن گەڕێنەوە خزمەتتان لە کاتی بڕانی کارەبایە بە دەنگی زوڵاڵی کاکە سمکۆی میرزاپور شاد بین لە مەقامێکی پێشکەش دین کاکە سامانی خۆشەویستی پێشکەشکاری بە توانای بەرنامەی وتی سوپاس دەکەم مەڵە سڵاوتان لێ بێسڵاو بۆ تۆ کاکاروانی نەی دیارە چێژی لەو مەقامە بینی وەڵە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس کاک کاروانجیان کاکە جەزاجیان وەڵا کاکە جەزاجیان بەداخەوە بۆ ژیانە دوای 29 ساڵ بێ کارەبایە و بێ نان و بێ ئەو و بێ موچە و وەڵە ناسم ئەڵێ هەندێک وڵاتان سەریان سوورماوەتیانە میلەتێک هەیە بەبێ موچە ئەژین بەبێ کارەبا هەژین بەبێ کارەبا پارەی کارەبا بێتەوە دوو ئەبێ ئەنی وڵاتەکەمان کارەبای نییە بێ پارەی دوو کارەبا بێ کارەی هیموەری دەشوی حکومەتیش ئەومان نییە بێ پارەی ئەو بێ موچە نییە بێ بچی باج بیت وەڵی خۆشە شتانش لە وڵاتی سێر و سەمەرەیە ژین بەرحاڵ ئێمە نامانێت دڵتان ناخۆش ئێمانە دڵتان شاد بکەین لەبەرەوە چینە لای میلەدە جوانەکانی کاکە سمکۆ ئەمانەیە بەم چەند جارە هەرچی هەیە جۆمان لێبێ هەر چەنە بەخوا تەواو نابێ میلۆدیی هەیە کە لەگەڵ زەڕبەکەیاوی باسمان کرد لە سەرەتاوە خۆزگەوتان بیرەکەوتەوە ئەوەی کە لە لایڤەکانی خۆیان هەندێک جار بڵاوی کردێتەوە پێم وابێ هەر ئەوەی کە ئێستا پێشکەشتانی دەکەین وابزان لەگە زمانێ ئەو لەگە زمانێ باشە گۆرانیشی مامۆستا خاڵی خۆش بوو مامۆستا حەمەی نەجارە دەستە خۆش بێت نێوی گرد و گوڵی بەیان بوو ئەو بەڕاستی گۆرانیی زۆر پێشکەش دەکەین و دوایش گۆرانیی دووبارە مامۆستا حەمەدی ماملێ و کۆچی سوور دەستان خۆش بێ یەک لە یەک هەردوو ژەمەوێنە خاچی کوچە وایە مەقامیشی زۆر خۆشە مەقامیکی زۆر
خاشی کوچەی یارەکەیە مەکسیری ساغی و ژینەمایە خاشی کوچەی یارەکەیە مەکسیری ساغی و ژینەمایە جوانی ڕوخساور و نیگەورێ هێزی ئەژنۆتی نەما بۆچی بەودای ئەوردەم دەبەی خۆت ئەزانی حاڵەکەیە بۆچی بەودای ئەوردەم دەبەی خۆت ئەزانی حاڵەکەیە بۆ قژی ژاکە ولولە دێو دایما aman 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 ah گردو گلی بیان بود سبب کتاب قاسي هاتو جوابينا ساقي لبرد درها زعمل شرابينا للخير ما نحينا ما أفتابينا للخير ما نحينا ما أفتابينا لبادها الغير صازوني فريدا ترسي قيامة بو راجل بهم لبيدا برماهم غير تكولو تندلا من يم قريدا بوتو بسوي مجلس هاتم بتشم لريدا بوكوي مي فروشان اسماد شتابي هنا بوكوي مي فروشان اسماد شتابي هنا وقوم خيش تبيب يا هنا وهاتن بداسنا قصدك دار داستم فرمون كتي تهمسنا وتم درماني داردم لايتوني امسنا ديماوري تاكي سينا راجع بتاوي ماسنا بختيج موافقيش ومن خرابي بختيج موافقيش ومن خرابي هنا
هەرژێ لە هیچری دوو پیاوەڵایە چاوی کاوەڵایە هەرژێ لە هیچری دوو پیاوەڵایە چاوی کاوەڵایە دەستان خۆش بێ بەڕاستی گەشتێکی زۆر جوانتان کرد بەناو هەماوێنە ئەو میلۆدی ڕەسەنانە من بەڕاستی پێما بۆ نەمزانی بووی حەمە نەزارم بەدەنگی بەکری لە گزی وەبزام جۆم لێ بۆ لەودی و ئەو گۆرانی یەکەم زۆر دەمێکم گۆرانی وتراوە من ئەبەتم بەدەنگی مامۆستاحمەی نەجاری خوا لە خۆشببوو بیستومە ڕاستە لەوە وابزانم زۆر دەمێک کوتراوە دەستی خۆش بێ لێرە شکاتی خۆی لە ساڵی نەوەتەکانە نەرمەندێکی خۆشەویستوانەیە کە داناغانی کە ئێستا لە تاراوگای ژووتێتیەوە لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆرە کاک مەریوانی دەلاکمان لەگەڵایە لە بەریتانیاوە کاکە مەریوان جان سڵاو ڕێز بە تۆ سڵاو لە کاکە جەزار کاک مەریوان جان سڵاو و خۆشەویستی بۆ جەنابتان جانەکەم بەخێراتنی میوانەکانتانەکەم دەست خۆش زۆر جوانەکەتان زۆر سپاس کاکە مەریوان جان ڕۆحەکەم پیرۆزبایە ستیدیۆ جواناکەم زۆر جوان بۆ ستیدیۆکەتان هیوادارم جوانتری بکەن ئێستا ئەمڕۆ زۆر جوان و زۆر ڕووناکتر و زۆر قەشەنگ دەرێکەون چاو ماچەکەم کاکە مەریوان جان خێراتنی کاکسم کۆکەم و زۆر سپاس بۆ گۆرانی خۆشەکانی ئێمە لە فیلەندا بەڕاستی من هەمیشە متابعەتانەکەم و لە ناو سیارە و لە دوکان و لە کاتی کارکردنا زۆر جاگوێتان لێگرم بەرنامەکانتان خۆشە دەستان خۆش بێ بەڕێزی هیوادارم دڵی ئەوە خۆش بین جوانەکەم لە هەر شوێنێک بن کورد لە هەر جێگایەک بێ ئێمە بتوانین پارەی ئەو ڕۆحەماندوی بینەوە کورد لە هەر شوێنە بێگومانم کە هەر پێویستی بەوە کە ئاوبرژێنێکی ڕۆحی بکەی بە میلۆدیەکان بە ئاوازەکانمان حتمما پێمانەگا زۆر سپاس دەستان خۆش بێ خوا یەک پێشنیاری بچووک بۆ کاکە جەزا ئەگەر ئەتیادی بێ زۆر ئەتیادی ڕۆحەکەم مەڕۆڵات چاومە هیوادارم کاکە جەزاجانە و زۆر هونەرمەندی دەنخۆشمانەیە دەرناکەون بگەڕێ بە شوێنەوانەیە کە دەرنەکەوتون کە کەناڵەکان تەلەڤیزیۆنەکان بەسەریان نەکردوونەتەوە هیوادارم وەکو ئەم بەڕێزە دەنخۆشە بەسەریان کەیتەوە و هەر جاری و کەسێکیان بانکێت بێگومان هەروواکەم کاکە مەریوانجان بەخواوە ئیشی منە زۆر دەستخۆش زۆر دەستخۆشیتان لێکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و کاتان ناگرم زۆر سپاس بۆ ژەنیارە دەستخۆش دەستی خۆش بێ زۆر جوان ئەسفەکە کاگەوی بێشەرەوە ڕێزمانێ جەنابە قوربانە بم زۆر سپاس کاتێکی خۆش ئێوارەیەکی خۆش بۆ زۆر سپاس دەکەم هەوادارێکی سەرسەختی کاکە جەلال گۆڵەیی پرسیوەتی کاکە جەلال بۆ دیارنیە ڕاستەکە ئەمڕۆ ئەوە دوو بەرنامەی کاکە جەلال ڕایگرتووە وەکو ڕێزگرتنیەک لە جیانی فەرماندەیەکی قارەمان و تێکۆشار کاک مەحموود بێسەری کە بەداخەوە تکایە خۆتان پارێزن خۆشەویستان کاک مەحموود بێسەری چەندین تێکۆشەری دێرین چەندین سەرکردەی ناودار چەندین هونەرمەندی خۆشەویستی ناودار زۆر ناودار ئەو کۆرۆنایە پاچێشی کردن و بردننی بەڕاستی زۆر ناخۆشە هیوادارم خۆتان پارێزن ئێمەش خۆمان پارێزین ئێوەش خۆتان پارێزن بۆی ئێمەش بپارێزن هونەرمەندان و بۆی کەسی ئەزیستان لە دەزەرنە چەتکایە ڕۆژانە بە بەرچاومانەوە یعنی بەڕاستی کارەساتە مەرجی ئەزانمان ببینین لێرەوە درود و ئەو پەڕی ڕێز و سڵاوە نەریم بۆ ڕۆحی پاچی فەرماندەی ڕۆژە سەختەکان پێشمەگەی تێکۆشەر و قارەمان کاک مەحموود بێسەری بۆ خانەوادەکەی بۆ کەسوکاری
کاکە جەلال لەبەرەوەی وەکو هەر لەگەڵ ئەو بەڕێزای ئیشەکە لە هەمان سکرتارێتی ئەو شوێنی کە کاک محەممەد سەری لێ کاری لێکرد لەبەرەوە وەکو خۆشەویستیەکی بۆ خۆی و خانەوادەکەی بڕیاریاوە تا چەند بەرنامێک ڕابگرێت ئێمە لە جێگەی ئەو ئەوڵین بەرنمەکان پێشکەش بکەین و دواتر ئەگەڕێتەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەکەی بەدڵنیایەوە و بەرنامەی زۆر جوانی ئامادەیە کاگەی هەموو دەستخۆشی چاکرد بووە چکە بەڕاستی من هەموو جارە گوتومە هەندێک شانازیمان تۆمار کردەوە کاگەوی بابەیەکەوە بۆ مامۆستا کەریم کابان و مامۆستا ناسر ڕێزازی و چەند هونەرمەندێکی تر کە ئێستا ماوەتەوە لە ئەرشیفەکانی کاپترەیەکە توریزە دەشتا مای ڕێز و شانازیە جێگە پەنجە جوانەکانی کاکەوی بیپەوە دیارە بە مۆسیقاکانەوە سوپاسی بێپیانم بۆ کاکبورهانی ماندوونە ناس مساوەڕ کاکبورهانی خۆشەویستی سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی هونەری میلی کوردستان لەوێ شەر بە خۆبەخش بۆی بزانن کاڵم خۆبەخش هەموو کەسێ ناتوانانی کاری خۆبەخش بکە ئەم ستا بە ماندوونە ناسی ڕادیۆ میلی گەڕیان هەمویان خۆبەخشن بە کچان و بە کوڕانەوە هەمویان دەستیان خۆش بە ماندوونە بن دیارە خەڵک نازانێن داوا چێ بڵێ ئاخۆ بۆ ئەمانە شێت بوون قوربان ئێمە هەست بە بەرپرسیاتیە بکەین هەستەکەی نێوە میلەتەکەمان زۆر هیلاکە لە زۆر ڕۆ ینی ئەگەر ئێمە نەیکەین باوەڕ ناکەم کەسی تر ئەو بکە حەزەکەین خەڵکی تریژەوە بکە زۆر پێمان خۆشە خەڵکی تر ئەو کارە بکات و بۆی کەوە دڵی خەڵک خۆشکە لەم قەیرانەیە فرێ خەڵک بکە بەڕاستی ناخۆشیەکان زۆر بوون ینی ئەوەندەی ناخۆشی هەیە کە مەجارێک نەماوە بۆ خۆشی مەگەر هەر گۆرانی و مۆسیقا بێت کە کەمێک دڵی خەڵک خۆشکە کاکەسم کۆچیان منەکو باسم کە بەدە بەرنامەش کاک شەخ سەربەستمان وەرەگرین پەیوەندیەک لەبەرەوەی بیر بکەنەوە هەندێک میلۆدی جوانمان بۆ ئامادە بکەن لەگە کاکەوی بە بەڕاستی تێر نابین لە دەنگی تۆ من ئەوە بەخوا هێنی خۆمە باوەڕم پێ بکە پێشەوەی بە خزمەتە بگەم هاوادارێکی سەرسەختی تۆ بووم بەڕاستی کاک شەخ سەربەستی هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان چاو ماجەکەم چاو ماجەکەم کاکە شەخ سەربەستی زۆر سوپاس بۆ تۆی ئازیز و خۆشەویستم هیوادارم لە ناو بەرنامەکانە جەنابەت جێی دەستە دیار بێت یعنی بێتە ناو لایڤەکانیشەوە بتبینین زۆر سپاس کاک تۆ کەسێکی بەڕێزی کاک جزاجیان کەسێکی عەزیزی یعنی بەڕاستی هونەری کوردیت هەڵسانێتەوە من ئاگادار بوو جۆ لە ڕادیۆگرم یعنی زۆر خۆشحاڵم بە خێراتنی و کاکەیەشەکەم دەستخۆشکەری بۆ برادرانی کە عەفەکەکەن بۆ مستەوەران چاوی هەموو تا کاک جزاوەیەوە بەردام ئەو ڕادیۆتان لەکوێیە کاکە شەخ زەربەجان ئێمە لە بیدایەتی شەقامی ئۆرزین ینی شەقامی گۆران لە ناو ساحەی پاسەکانی ڕزگاری تەلارێکی پزیشکی نووساوە تەلاری ئاسای پزیشکی لە نهۆمی سێمین قاتی سێمی ئەو تەلارە شوقەی ژمارە 12 بۆ هەموو خۆشەویستان لە ناوەڕاستی شاراین نزیکی سەرا هیوای کاری باشتم وڵا خۆشمە لەو ناوە تەکسی پێ لای گەماوەلی ڕاوەسم ئێمە تۆ یەکێکی لەوانەی کە هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمانی ناو دڵنیام چۆتە ناو تیرروپشکەکان ئێمەوە لە کۆتایی وەرزە کە بڵین کۆتایی وەرزێمە نزیکی سەری ساڵە لە بەرنمێکی زۆر تایبەتە کە بەرنمەکە پێشکەشەکە خاتوبانەخان دیارە کاکاوکاروان لە بەرنمەکەی ئەوانە ڕەنگە هەبێ تیرروپشکە کرێت و دیارە یەکێک لەو خۆشەویستانی کە ئەوانی پەیوەندیان زۆر کردوە سایقی تەکسی خۆشەویستەکان کە گوێگری زۆری هەمیشەیی ئێمە سایقی پاس و سایقی تەکسی ئێمە مەبەستمانە لە ناو تەکسیەکانە گوێ لە ئێمە بگرن ئەویش لەبەر یەک کۆکارتەنها لەبەرەوەی ئێمە شتی ڕەسەنایەتی پێشکەشەکەین ئەمانەیە ئەو نەفەرانی کە لەگەڵ سایقی تەکسی خۆشەویست و لەگەڵ ئەو کەسە خۆشەویستانە یانگەێنن گوێبیستی ئەم بەرهەمە ڕەسەنانە بن بگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی کاکە سەربەست زۆر ڕاست ئەمە ئەرکیستە شانمانە کاک جزاجان من دائما بەخوا بڕۆ قەناعەتێ 24 ساعەدە و ئەگە بچمە ماڵەوە ڕادیۆ بکوشێنەوە جا لەسەر ڕادیۆیەوە جنابتانە زۆر سپاس دەکەم و ئەرکێکی سەرشانی خۆشمانە گازات تۆ چۆن هەوڵەیت ئێمەش هەوڵین دائما جێویستی ڕادیۆکەتان بین کاک جزاجان بەڵام کاک جزاجان من پێشنیارێکم بۆ بەرنامەکانتان هەیە مەسەن لە بەرنامەکەی کاکە هاوکار و خاتوبانایە پێشنیارم کردووە بەڵام شتەکە نەهاتوتە یعنی پێشنیارەکەی من وازم یعنی کە کەسێک پەیوەندیەکان مێڵن کەسێکتر بە دوو کەسی خەڵک پەیوەندی بەکاربێنێ کاک جزاجان ئێستا من بەکارم نێناوە بانەڵە فڵان کەسی براشم با بەشدار بێت بەڵێ دای خەرەوە با هەوڵ با پەیوەندی کە کاک جزاجان یعنی من زۆر خۆشە یعنی دوو کەس یاسیە کەس لەسەر هێڵک مێنێتوانەیە تۆ کات لە هاوڕانی تر تەگریت ڕاستەکەی من لە چەندها من جۆ لە برای خۆگرە زۆر لە ڕادیۆ بەشداریەکەم بەڵام زۆر لە ڕادیۆش عاجزم لەسەر ئەو تەسەڕوفاتی زۆر ناشکی ڕاستەکەی هەوڵین ئەو دیاردەیە بە هیچ شوێنێ ناچەند لە کۆنتڕۆ پێیانتم کە ئەی هەڵنەوە بۆ دوای پەیوەندی کرێت چکە ئێستا دوو هێڵمان هەیە پێشنیاریکەم ئەمەیان زۆر زەرورە
يعني پێش ئەوەی کە لایڤەکە دەست پێکاکە جەزاجان ئاگاتان لە بایکەکان تا قسەی تیاکەن ئەوە دوسێ جارە و حاڵەتەمان بەسەراتوە داوای لێبوردن لە هەموو بیسەرانمانەکەین لە هەموو بەلای جۆگران منەوە شخصی خۆمە زۆر احتیادیە بەڵام کە نەفەر سەرەکەی لەگەڵ تا یعنی کێشەیە بەعزە شتێکی نابێ وتێ زۆر ڕاستە بەڕاستی کارەسات بووە ئەوە حاڵەتێکی نەخوازرەوە بۆ هیوادارین قەت ئەرجی زوبارە نەبێتەوە جان حەز ناکەم یعنی حەز دەکەم ئێوە سەربەرز بن حەز دەکەم ئێوە رادیۆکەتان زیاتر بەرەو پێشتر چیە حەز دەکەم رادیۆکەتان لەناو هەموو کوردستانە دەنگ باتەوە کاتی زان ئەوە ئەو پەڕی دەسۆزی خۆتە دوێکێکی لە ئۆکو باسم کرد لە جێگرە دەسۆزەکانمان لە هەوادارە دەسۆزەکانی رادیۆگەڕیان لەبەرەوە ئەو پێشنیارەکانە حەزم کرد ڕاستەخۆ لەگە جەنابتا قسەکەم بۆیە پەیوەندیەکە شار پەیوەندیش مەکرد بەڵام کە جۆم لە تۆ بوو خۆی یەکسەر حەزم کرد پەیوەندی بۆ کاتی زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم سپاس بۆ پێشنیارەکان میوانەشەکەم دووجار زۆر سپاس هیوای کاری باشتری بۆ سپاس دەکەم خۆشەویستان حەزەکەم ئەم پەیامەم زیاتر بۆ خاوەن سەرمایە و خاوەن پرۆژە و بازرگانە گەورەکانە تکایە باوەڕتان هەبێت هونەریش پیرۆزە کولتوری نێتەوەکەشە پیرۆزە ینی بۆ ئەگەر باسی شوێنەکەکەن کە بڵێ نەکرێتەوە لە چەندین لاوە کۆمەک و خێر پێشکەشەوە شوێنەکەت تکایە ئێمە ناڵین خێرمان پێ بکەین ناڵین کۆمەکمان بکەن ناڵین هاوکاری مادیمان بکەن بەدەستی بەس تکایە هەریش نەبێ بۆ ناسانی پرۆژەکانتان ڕێکلامەکانتان بێن بۆ ڕادیۆگەڕیان بۆ ئێمەش توانین زیاتر خزمەتان بکەین کاکە دانا لە سێمانێ و کاکە دانای خۆشەویست سڵاو لێبێت سڵاو لێوە کاکە جەزا کاکە داناجان ڕێز و سڵاومان بۆ تۆ خۆشەویست قوربانم زۆر سپاس بە خێراتنی ئەم میوانە خۆشەویستانەشەکەم پایامان دەکەم سپاسەکەم پێم وابێ کاکە داناجانیش هەر شۆفێری تەکسی و هیچێکە لە جێگرا هەمیشەیەکانی رادیۆ بەشداربیشی هەمیشەیە کاکە دانا سڵاو و ڕێز بۆ تۆ قوربانە بم زۆر سپاسانەکەم کاکە دانا دەنگیشی خۆشە پێم وابێ بە هەڵە نەچوو بم بەخوا وایە زۆر تەواوە کاک داناجیان چیت هەیە بۆ بەرنامەکەمان بۆ کاکە سمکۆی خۆشەویست و ژەنێرەکان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بەڕاستی تا بڵێ بەرنامەیەکی خۆشە و ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە هیوادارم چێشتان لێبینی بێ هیوادارم توانی بێتمان ئاس بدەی بە ئێوە بەخشین خۆشەویستە زۆر هەر سەرکەوتوو بن دەست و چاوتان خۆش بێ بەتەمای کۆپلێ گۆرایمە پێشکەش بکەی بۆی کاکە سمکۆ زۆری لاک نەکەم بە دۆیەکە هەتا خۆی حەوا من لە خزمەتانە لە خزمەتا بین کاکە داناجان بەڕەنگی زەرد و دەست و شمشاڵی کدا و دەروێت بەڕەنگی زەرد و دەست و شمشاڵی کدا دەروێت حەزم کرێ بەستا ببێژم دەراوەوە زەر حوزماتەم بێ لسماتا بديم كده قالي عمري حسرت جيت هاي فرهاد ويلي نتوما ويلي وقمن رانتي نتيسا ويلي داي بدرسهم يارجو الهوا داي واي بهرانا داي بدرسهم بدرسهم باخواني بسمرهم داي واي بهرانا هەر بژیت کاکە داناجیان هەر بژیت ڕۆحەکەم قوربانم کاکە جەزا ڕۆحەکەم سپاس دەکەم کاتێکی خۆش بۆ تۆ کاکە داناجیان قوربانم خۆشتر بۆ ئێوەش دیارە هەر لەو پێناوی و ئامانجەیە کە ئەو شعرەی پێوتەوە بەدەست و پەنجە و شمشاڵێکی زادەروێش کە پێش 50 ساڵ لەمە پێش گۆرانی شاعیر باسی هونەری ڕەسەنەکە دیارە ئەو نە شمشاڵەکەی بەلاوە زۆر لە هونەری بێگانە بەلاوە گرنگتر بووە هەر بۆمە بەسەر ژێمە لەگەڵ بەڕێوایەتی گشتی ڕۆژبیری تەنسیقمان کرد بۆی کە بتوانین هونەرە ڕەسەنەکە پێشکەش بکەینەوە بتوانین میلۆدی ڕەسەنەکان ڕیکۆرد بکەین بمێنێ بۆ ئەرشیفێکی نەتەوایەتی بە شانازی و کاکسم پۆست چوە ناو ئەو شانازی ئێمەوەکە ناو ڕادیۆگەڕیانە یەکێک لە بەرنامەکانە بێت لەگەڵ کاکە ئەوبی خۆشەویستە ئەچینە لای میلۆدیەکتر و پێم وا بێ هێدی نزیکە بینەوە هیوادارم ئەم میلۆدیەکی کۆتایی گەشتێک بێت تیاڵ چێش بێ یا ئەمە شتێکتان ئامادەکرۆ ئەمە کورد ئەڵێن بەڵام دوای ئەوە چین زۆرمان پێخۆش ئەچینە لای ئەو مادەمایە جارە دوایی ئەچینە لای گەشتێ باشە ئەمان شارەکانی دەوروبەری سلێمانی خودی سلێمانی بە تایبەت شاری هەولێر زۆر خۆش ئەوە بۆ ئێمە زۆر مای خۆشحاڵیە
ئاخ جانە گۆرانیەکانم هەمووی جوان بوون وەکو چاوت جانە خۆ هەمووی نەرم و شاعیرانە بوون وەک پەرچەمی خاوت پەرچەمی خاوم ڕاستە هەزارانی وەکو من کەوت بوو لە داوت دەسووتان لە تاوت ڕاستە هەزارانی وەکو من کەوت نەداوت دەسووتان لە تایاوت بەڵام بەخوا بەخوا تەنیا من بوو مەشقێکی پێکات و دالف و بێناوم جانە چی بکەم پەشیمانم کە دڵم دا بە تۆ باسانی باسانی تۆش بێوەفا بووی بێوەفا بووی بێوەفا بووی بێوەفا بوو خستە ژێر پێت قەدرت نەزانی نەزانی پەشیمانم لە دڵداری سوتاوم لە دەست هەموو ئازاری پەشیمانم کە تۆم ناسی دڵم دا بە تۆ زۆر بە کەساسی لانەت لەو ژیانی تۆی بە من ناسان درەختی خۆشەویستی دڵم داچەخان بڕۆ نامەوەیتر بەڵا دەبینم بێوەفا بووی جانم دەرهەڵێ بەژینم لانەت لەو ژیانی تۆی بە من ناسان درەختی خۆشەویستی لە دڵم داچەخان بڕۆ نامەوەیتر تۆ ببینم بێوەفا بووی جانم دەرهەڵێ بەژینم نەزانم چۆن باوەڕم پێت کرد جانم قوربانی خاچی بەر پێت کرد بە قسەی شیرین منت فریودا ئەو دڵی من بەجارێشێت کرد آخر تۆمانای عەشقێت نەزانیوە وەفا و سۆزی کوردانە هەرگیز نەدیوە بڕۆ نامەوەیتر بە تۆ ببینم بێوەفا بووی جانم دەرهەڵێ بەژینم آخر تۆمانای عەشقێت نەزانیوە وەفا و سۆزی کوردانە هەرگیز نەدیوە بڕۆ نامەوەیتر بە تۆ ببینم بێوەفا بووی جانە دەرهەڵێ بەژینم
منیش هەروەها ویستمەوە بڵێم ڕێز و سڵاوی و خۆشەویستیم هەیە هیوادارم توانم بیگەێنمێ بیبینێت لەبەرەوەی کە من دوجار کە قسەم لەگەڵ کرد پێش ساڵێک لەمە پێش لەگەڵ کاکە زیاد کە لێرە بەداخەوە کورد هەر فێرە هونەرمەندەکان و ناودارەکانی خۆی ئەمرێنێت وەستا جەبارەکە بووی بکەنەوە دیارە کاکە زیادە سعدی خۆشەویست لێرە پرۆپاگاندەیەکیان بڵاو کردەوە کە گوایە لە ژیانە نەماوە منیش بەڕاستی زۆر خەفەتم خوارد یا دیعایی خراپتیان بڵاو کردوە گوایە بەهەرحاڵ شتی زۆر ناخۆش پەیوەندیم پێوە کرد بە دەنگێکی کزۆڵەوە زۆر نیگەران لە هونەر لە کۆی هەموو کایەکان کابراایەکی ئێستا بێتاقەت و بەڕاستی بێزراو لە هونەرەکەش ئەنی من زۆر خەفەتم خۆ لەگە کاکە زیاد لەبەروی هاوڕێی دیێرینی ساڵی هێشتاکانمە دەمەتەقەیەکمان کرد و دڵی منی خۆش کرد کە و لە ژیانەیە هیچ ئایبێکی نییە و ساغ و سەلامەتە بەس من زۆر تکام لێ کرد کە شتێک بڵێ مەقامێ شتێ وتی جەزاجانەوە زێبێنە بەخوا هیچ حەزێکم بۆ هونەر نەماوە لە ئێستاە بەداخەوەست هەموو کۆی قسەکانیشمان بە ڕیکۆرکراوی هەیە بەڵام تکای لێکردم کە بڵاوی نەکەمەوە منش لەبەرەوەی زۆر خۆشەویستمە زۆر هاوڕێمە وەکو خۆیشتمەوە تو ئێستا منە برد لەگەڵ میلۆدیا بردمە بۆ ڕۆژان کەسانم کرد لە منداڵی و لەگەڵ ئەو دەنگە خۆشەی کاک زیاد گەورە بوو تا یەک جارێکی لە مەهاباد لە حەفلەیەک بووین لە نزیکەوە بینیم کات من چکۆلە بوو یاخۆ هەر بژیت ساغی سەلامەتی ناڵم بەڕاستی لەگەڵ میلۆدیانەی میلۆدی عاشقانەکانی زیادە دنیایە گەنج و هەوادار چاوەڕی بەس زیادن دەرکەوێتەوە جارێکتە بۆ خاتری خۆ زیادجان لێرەوە پێ دەڵم تکایە بێبەشمان مەکە لە دەنگی خۆت سواز بۆ تۆ زۆر باشە شکر من قسەم لەگەڵ کرد زۆر باشە زۆر باشەوە لێرەوە بە هەموو خۆشەویستانە من لەگەی کاگە زیادە قسەم کردووە زۆر باشە سواز بەخوا بەس بێتاقەتە لە هونەر و لە نەهاقیشینێ ئەوە بەشی هونەرمەند هەر ئەوەیە کە ئەیبینن سەلامی لە دەکەین ڕێز و سڵاوی بۆ نێرم چای ماچەکەم کاکە ئەیوبجان لەم ئێوارە جوانەیە کە ناوی بەزمەکانی گەڕیان بەزمەکانی موکریانمان باس کرد بەس موکریان نەبوو بە تەنیا گەشتێک بوو بە کوردستان هەمووی کوردستانی جوان لەبەرەوە من سوپاسانەکەم زۆر سوپاسی بێپیانم بۆ کاکە ئەیوبجان بۆ 250 ئەڵتونی بۆ کاکە سمکۆی میرزاپور نیازشەیدای هونەرمەندی خۆشەویست نیازشەیدای هونەرمەند لە هۆڵنداوە ئەو چاوانە ماجەکەم نیازیان قوربانی تۆم کاک ئەحمەد خۆشناوەتی داواکاریەکەی منتان بیر نەچێت کاک ئەحمەد دەڵێ لە هەرچێ خۆش بنەم دنیا تەنازلۆ ناکە ئیلا بێ ئەوە لەگە ئەیوبی برامە بێ بۆی ئامادەکەین کاک ئەحمەد حەزەکەم بزانم باوەڕم پێ بکە کۆڵەکەی سەرەکی ڕاگررتنی ڕادۆکەی مەی لە هەولێر بە بزانێن جا لێرەش ئەگەر بچینە لای گەشتەکەی کۆتایی من بەوە کۆتایی بە وەڵی سەریعمان نەزم سەریعمان پێشکەش نەکردوانە ئەرەوەخوا خەڵکەوەنە بێتاقەتە ئەنجام برادریش خۆشەویستم هەیە ئەو جەلال هەفتەی پێشوایە وت کاگەی لێرە نییە لێرە لەگە گۆرانی شادەکانەی بەخوا زۆر بێتاقەتم هەڵیشە بەزی و زەبەڕی زۆر بێتاقەتم هیوادارم مێ ماوەکو باسم کرد تا حەدای هەموو قەیرانەکان بە حەیران بکەین بە گۆرانی بە مۆسیقا دڵی خەڵک خۆشەکەین من لەم ێوارە جوانەیە سوپاسی کاکە سمکۆی میرزاپورەکەم سوپاسی هاوکارەکانم خاتوبانە کاکە دابان کاکە بورهانی خۆشەویستەکەم سوپاس بۆ هەمووتان کاکە ئەحمەد خۆشناوەتی ئازیزم کە هەموو کات لە هەموو بەرنامەکانە لە پشتی سەرکەوتنی بەرنامەکانەوە کاکە نیاشەی دەڵێ دەستخۆشی لە کاکە یوبیەکەم زۆر سوپاس چاو ماجەکەم بەم گەشتەی گۆرانیەکان کۆتایی بە بەرنامەم ڕۆێنین کە چەند گۆرانێک شادە سوپاسی بێپیانمان بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی سەنتەر و تیپا هونەریەکان سوپاس بۆ هەموو کەسانی کە ئاینوێت ڕادیۆی گەڕیان زیاتر پێشکوێ سوپاسانەکەم ئێوارەتان شاد لەگەڵ گەشتەکەی کاکە سمکۆجیانە بەخواتان دهاتم هر ببندان أميرة يا قريب تجيرة يا أميرة
دەژێرەوە ئەمیرە گشتی بۆ دوور لە خوێنایە ئەمیرە ئاهەنگی بە بوسونەیە ئەمیرە بۆ لەم نەدە نەژێراوایە ئەمیرە ئاهەنگی بە بوسونەیە ئەمیرە بۆ لەم نەدە نەژێراوایە ئەمیرە دەهاتم هەر بە بەندایە ئەمیرە یادگاریم دەژێراوایە ئەمیرە دەهاتم هەر بە بەندایە ئەمیرە یادگاریم دەژێراوایە ئەمیرە هەی گوڵم ڕوو لە چۆکەم هیچ پەنایی دیکەم نییە هەی گوڵم ڕوو لە چۆکەم هیچ پەنایی دیکەم نییە خەیری گۆشەی مەیخانە هیچ چارەی دیکەم نییە بەغەیر ئەس ئەو باڵایە مەزلی دیکەم بۆ چییە بەغەیر ئەس ئەو باڵایە مەزلی دیکەم بۆ چییە سوتانیا ماوە دڵم گیراوە شەو بێکە سوتانیا ماوە دڵم گیراوە شەو بۆیە گوڵم لە تۆ دەوێت بە دیاری دەیدەم بە ئەو بۆیە گوڵم لە تۆ دەوێت بە دیاری دەیدەم بە ئەو باغەوان باغەوان بە دیاری گوڵم دەوێت باغەوان گوڵە باغەوان بە دیاری گوڵم دەوێت دەیدەم بەدەست یارم بێ ئەو دڵم ناسرەوێت دەیدەم بەدەست یارم بێ ئەو دڵم ناسرەوێت بارانە و بارانە بارانە و بارانە بارانە و بارانە بارانە و بارانە بارانەی نیوە شەوێ لەو گوڵە جوانەی دەکەوێ بارانەی نیوە شەوێ لە چاو جوانەی دەکەوێ نازی شەرمێ مەکە تاوێ وەرە دەشەوێ بارانە و بارانە بارانەی نیوە شەوێ بارانە و بارانە بارانەی نیوە شەوێ رادیۆی گەڕیان دەنگی هونەرمەندان